محەممەد حەکیم بە نوێنەراتی چوارلایەنەکە لە کۆنگرەی ڕۆژنامەوانیە باسی لەوە کرد کە ئەوان بژاردەکانیان بە ڕۆحێتی سازانەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان نووسیوەوە دوو بژاردەکەی باس کردوە بێجگەلەوە باسی لەوە کرد کە وەرەقەیەکی چاکسازی هاوپێچی دوو بژاردەکەی بۆ ئەوەی لە کۆبنەوەی داهاتوو پێنج لایەنەکە ئاڕاستی پارتی دیموکراتی کوردستانی کەن. بۆ زانیاری زیاتر پامنێرمان هاوکار یاسینمان لەگەڵ هاوکار چ زانیارێکی نوێ هەیە و دوای ئەوەی کە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە محەممەد حەکیم باسی کرد، ئێوە چ زانیارێکتان لە ئەندامانی وەفدەکانی لە چوار لایەنەکە دەستکەوتووە؟ بەڵێ چی ئەم کاتتان باش وەک بینیتان پاش 8 ساعت لە هەردوو کۆبوونەوەکە محەممەد حەکیم کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ساز کرد کە تیایدا ئاماژەی بۆ کرد کە پرۆژەیەکیان ئامادە کردووە کە لە پرۆژەکەدا دوو خاڵ لە خۆ دەگرێت. دوو خاڵەکە هەرە دوو خاڵەیە کە لە پێشتردا باسمان کردووە کە دوو پێشنیارە دەخرێتە بەردەستی پارتی دیموکراتی کوردستان کە یەکەمیانەوەی ئەگەر سەرۆک لە هەرێم لە ناو پەرلەمانی کوردستان و هەڵبژێرێت دەسەڵاتەکانی زۆرتر دەبێت و ئەو دەسەڵاتانی کە پارتی خواسێتی دەدرێت بە سەرۆکی هەرێم. بەڵام ئەگەر بێت و ڕاستەوخۆ لە ناو خەڵکو هەڵبژێرێت ئەوە دەسەڵاتەکانی تەنها پرۆتۆکۆلی دەبێت. محەممەد حەکیمیش باسی لەوە کرد کە بنەمای سازانیان گرتوۆتە بەر لە نووسینەوەی پرۆژەکەیاندا. پێشتریش بەر لەم کۆنگرە ڕۆژنامەوانیە سعدی ئەحمەد پیرە بەر لە نیو سعات لە کۆتایی هاتنی کۆبوونەوەکەی جێژ ئێمە هەوڵماندا بیدوێنین تەنها ئەوەندەی پێوتین کە بەڵێ پرۆژەیەکیان نووسیوە پرۆژەکەش ئەویش باسی لەوە کرد کە بنەمای سازان تیایدا کراوە بە بنەمای نووسینەوەی پرۆژەکە و باسی لەوەش کرد کە پرۆژەکە بۆ ڕاگەیاندن بڵاو ناکرێتەوە هەتا ڕۆژی پێنجشەمە دەدرێت بە پارتی دیموکراتی کوردستان واتە پاش 8 ساعت لە کۆبوونەوە ئەوەی نووسیان نەدرا بە کەناڵەکانی ڕاگەاندن تەنها ئەو چەندێ ڕەبوو کە باسی کرا و وردەکاری پرۆژەکە تا ئێستا ڕوون نییە لای ئێمە ئەگەر سەرۆک لە پەرلەمانە هەڵبژێرێت کام دەسەڵات و کام دەسەڵاتی پێدەدرێت و ئەگەر بێت و لە ناو خەڵکە هەڵبژێرێت دەسەڵاتەکانی چیە بێت. تەنها هەردوو لایەن هەم سعدی ئەحمەد پیرە هەم محەممەد حەکیم لە کۆمەڵ ئیسلامی باسییان لەوە کرد کە تەنها ئەو دوو خاڵان نووسیوە لە پرۆژەکاندا. بەڵام هەتا ئەم کاتی ئێمە قسەی تێدا دەکەین لەم دەواازە سەرەکیەوە کە هۆڵی کۆبوونەوەکەی تێدایە هیچ کام لە ئەندامانی کۆبوونەوەکە نەهاتوونەتە دەرەوەواتە کۆبوونەوەکان جێنێشتۆ تەنها پێش کۆنگرە ڕۆژنامەوانیەکە کۆبوونەوەکە کۆتایی هاتووە یەکێتی نیشتمانی کوردستان بڵێ لەژنەی یاسای. بەڵێ کۆبوونەوەکە کۆتایی هاتنی کۆبوونەوەکە ڕاگەیەنرا بەڵام تا ئێستا ئەندامانی وەفدەکان وەفدی هەر چوار لایەنەکە لەم دەرگایەوە کۆبوونەوەکان جێنێشوە تا بیناکان جێنێشەوە پێدەچێت لە دەرگای ئەودیۆ ڕۆژ بێتن. بەڵام ئەوەی بە ئێمە وتراوە چکە دەرگاکە داخرا ئێستا پاش کەمێکە کراوەتەوە من دەرگای لە پشتی منەوە هەیە لێرە کەسیان ناتوونەتە خوارەوە. بۆیە ئێمە هەڵ دەدەین زانیاری زیاتر لە ئەندامانی ئەو وەفدانە وەربگرین کە لە کۆبوونەوەکەیە بن. بەڵام ئەوەی تا ئێستا لای ئێمە هەیە تەنها ئەوەیە کۆبوونەوەکە کۆتایی هات ئەو دوو خاڵی وەکو باسییان کە ڕاگەنرا بەڵام وردەکاری خاڵەکان نەدراوە بە ڕاگەاندەکان و ناشدرێ بە ڕاگەاندەکان تا ڕۆژی پێنجشەمە لەگەڵ پارتیدا گفتوگوی لەبارەوە دەکەن. بەڵاو کاریاسی پامنێرمان لە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان سوپاس بۆ زانەرەکان. بەڵێ بەڕێزان لە شاری سلێمان